لێبێت بەیانیتان باش لە کەشێکی بەهاری و جوان کەمە پێش ئێستا باران ئەباری بەو هیواییکە ئەندازێ ئەو دڵۆپە بارانێنەی کە هاتە خوارەوە ئاوهاش چاکە باشە خۆشی تەندروستی بەسەر هەموو ئێوەی خۆشەویستا ببارێت جا و کەسانەی کە لە کوردستانن سڵاوێکی کوردستانیانەتان لێبێت و ئەوانەشی کە لە دەرەوەی وڵاتون ئێستا بینەر و بیسەری پرۆگرامەکەی ئێمن ئەوە سڵاوێکی کوردانش بۆ ئێوە لە هەر کوێیەکی ئەم جیهانن بۆ هیوایی کە ئەمڕۆ بتوانین لە پرۆگرامی بەیانی 24 بەیانێکی جوانتان بۆ بهێنینە ئاراوە ئەوە لەگەڵمان بن و ئێستا ئێواگەتان لە نییە لە پشتی کامێرەکان میوانەکانی من هاتوون جا پێتان ئەڵێن بابەتەکەمان چییە بابەوە دەست پێ بکەین کە بە هاوبەشی میدیای کوردستان 24 ئەمڕۆ کۆنفرانسی تێدێکس نیشتیمان بە بەشداری 120 کەس لە شاری هەولێر بەڕێو ئەچێت 12 کەسیش تێدا قساکات چیرۆکی خۆیان وە سەرکەوتنەکانی خۆیان ئەگەڕنەوە. بۆ زیید و هێشتنەوەی کولتوری کوردەواری نمایشێکی ئەسپسواری بە بەشداری چەندین ئەسپسوار لە ناوچەی نەوڕۆڵی پارێزگای هەڵەبجە بەڕێوەچوو. ئەمەشکەی بینن باسی خواردنەکەی لەم بەیانیە. ئەم بەیانیان سەبارەت بەو خواردنانەی کە لە شاری ئەنقەرە پێشەنگایەکی نمایشکردنی بەرهەمەکانی پارێزگای هەتای بەڕێوەچووە. واتە لە ئەنقەرایە بەڵام خواردنەکان خواردنی پارێزگای هەتایە. چەندین جۆری خواردن بەهارات بەرهەمی سپایەتی لەوێ نمایش کراون و هاوڵاتیانیش پێشوازیان لێ کردووە. بۆ هیوایی کە لەگەڵمان بن بابەتەکان زۆر جوانن با بە دیار پرۆگرامەوە لەگەڵ ئێمە بن بۆی کە بزان ئەمڕۆ چی ڕوو ئەدات ئەو بابەتانی کە بۆ ئێوە ئامادەمان کردو چییە. جا ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە هەولێر چونکە ڕۆژی شەمە بڕیار بوواتە ئەمڕۆ بە هاوبەشی میدیای کوردستان 24 کۆنفرانسی تێدێکس نیشتیمان بە بەشداری 120 کەس لە شاری هەولێر بەڕێوە بچێت کە ئەمڕۆ دەستی پێکراوە. لە کۆنفرانسی ئەم جارە 12 قسە کرد چیرۆکی سەرکەوتنی خۆیان دەگەڕنەوە. ئەمە پێنجەمین کۆنفرانسی تێدێکس نیشتیمانەکە لە هەولێر بەڕێوەچێت. کۆنفرانسەکەش نێودوڵەتیە تایبەتە بە ناساندنی بەهرە و توانای گەنجان. ئەم گەنج و لاوانە بە خوێنێکی گەرمەوە خەریکی دووە ئامادەکاریەکانی کۆنفرانسێکی گەورەی نێودوڵەتین. ئەویش تێدێکس نیشتیمانە کا ڕۆژی شەمە بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بەڕێوە دەچێت. لە ئیڤێنتەکەدا نزیکەی 1200 کەس بەشدار دەبن. ڕۆژی شەمە بە وتەی یەکەمین جار بە وتارێکی ڕێخەرەکەمان ئیڤێنتەکەم پرۆگرامەکەمانەکەینەوە لە دوایەوە نزیکەی 10 بۆ 12 سپیکەرمان هەیە وتاربێژمان هەیە کە هەریەکان لەسەر بوارێکی جیاواز هەڵبژێراون کە شارەزاییان تایە هەیە یان لێرە باسی بیرۆکەکەیانەکەن بیرۆکەیە کە شانی بڵاوکردنەوە بێت و جگەلەوەش 2 گروپی میوزیکی بەشداریمان لەگەڵ دەکەن. ئەمە پێنجەمین کۆنفرانسی تێدەکس نیشتیمانە کە لە هەولێر بەڕێوە دەچێت. کۆنفرانسەکە نێودوڵەتیە و تایبەتە بە ناساندنی بەهرە و توانای گەنجان. لە کۆنفرانسی ئەم ساڵدا قسەکەرەکان کورد و بیانین باس لە سەرکەوتنەکانی خۆیان دەکەن لە بوارە جیاجەکاندا. قسەکەرەکان ئێمە 11 بۆ 12 قسەکەرمان هەیە ئەمساڵ و قسەکەرەکان هەمویان کوردن و قسەکەری دەرەوەشمان هەیە. بۆ ئامادەکارەکانی ئەو ساڵ قسەکەرەکان کە باس لە چی دەکەن باس لە بواری جیاجا دەکەن بۆ نمونە تەکنەلۆژیا هونەری پزیشکی تەندروستی و پەروەردەیی بوارەکان جیاجا. تێدێکس کۆنفرانسێکی جیهانیە ساڵانە لە زیاتر 160 وڵات بەڕێوە دەچێت و لەلایەن گەنجانی خۆبەخشەوە ڕێک دەخرێت. چاوەڕە دەکرێت لە کۆنفرانسەکەی ئەم جارەشدا ئامادەبووان گوێبیستی چەندین چیرۆکی سەرکەوتن بن کە لەلایەن قسەکەرەکانەوە دەجێڕدرێنەوە. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر. دەستی نەورەس خۆش بێت کە ئەو بابەتەی لەسەر تێدێکس نیشتیمان ئامادە کرد بوو وەکو راپۆرتێک بەڵام ئێمە مانوێت زیاتر قسەی لەسەر بکەین بۆیە کەسانێک کە خۆیان لە ناو
پرۆژەکەن لە ناو کارەکەن ئەمڕۆ میوانی ئێمن کە لە ستۆدیۆ لەگەڵمان گفتوگویان لەگەڵەکەین ئەویش هاوکار سالار نانەکەلی سوپەرڤایزەر و مانیجمنتە لە تیدێکس نیشتمان و هەروها هێلین محەممەدیش ئەو خاتونە خۆبەخشە لە بەشی بەڕێوەبردننی پرۆگرامی تیدێکس نیشتیمان هەردووکتان بەخێر هاتن سەرچاو بەیانیەکی پڕ لە وزەتان بۆ ئەخوازم ئەش بێ وا بێ وایە با لە ئەڤین خانەوە دەسێتە خانمان ئاوهاین کچان یەکتری ببینی حەقی ئەوە ئەخۆین نا دواتر دێمەوە بۆ لای کاک هاوکار بەڵام پێش هەموو شتێک پێشێکە بزانین تێدێکس چییە و ئەوانە بابزانانی ئەم ساڵ جیاوازەکەی لەگەڵ ساڵانی دیکە چییە چونکە دواتر کاک هاوکار باباسی تێدێکسمان بۆ بکات بڵێ سەرەتا زۆر سپاس بەیانی ئەوش باش تێدێکسی ئەم ساڵ زۆر جیاوازترە بێ لە ساڵەکانی پێشتر پێش هەموو شتە حەزەکەم ئاماژە بەو شتە بکەم کە بەشداربووان لەم ساڵ بە ڕێژەیەکی زۆر بەرچاو زیادی کردووە کە ئێمە هەتاوەکو ئێستا 1000 بۆ 1500 بەشداربوومان هەیە لەگەڵ ئەوەشتا چەند کەسێکی تر هەن کە لەوانێ نەتوان ئامادە بن لە دەرەوەی وڵاتن بەڵام بە سوۆشیال میدیا ئۆنلاین لەگەڵمان بەردەوامە بن ئەوڕۆ ئەوە زۆر بەرچاوەوە هەروەها ڕێژەی ئافرەتان ئەم ساڵ 170 تێپەڕاندووە کە ڕێژەیەکی زۆرە لە ناو بەشداربووان و تیمەکانی تێدێکسیش ڕێژەیەکی زۆرە کە لە چاو ساڵانی پێشتر زۆر زیادی کردووە ئەم ساڵ ناوی تێدێکسیش لە کۆنفرانسەوە گۆڕاوە بۆ پرۆگرام باشە و چەند چالاکیەکی لەگەڵە ئەم ساڵ تەنها سپیکەر نییە و قسەکردن بەڵکو چالاکی لەگەڵە دێنە سەر چالاکیەکان دواتر بابزانین چالاکیەکانچی بەڵام بابزانین جارێت تیدێکس خۆی چییە ئەم تێدێکسا کەی هاتوتە کوردستان بیرۆکەی ئەم پرۆگرامە چییە تەنیا بۆ هەڵسەنگاندنە بۆ دەرخستنی تواناکانە بۆ چیترە کاک هاوکار ئەویانی تر تۆ بەڵێ سەرەتا پێشەچی دەمەوێت دەستخۆشی لە کەناڵی کوردستان 24 بکەم بووتە هاوبەشی ئەم ساڵی تێدێکس نیشتیمان هاوبەشی میدیایی طبعاً تێدێکس نیشتیمان لە ساڵی 1984 لە ئەمریکا دامەزرا و لە ساڵی 1900 ساڵانە بەڕێوەچوو 2016 لایسنسی وەرگرت لەلایەن ڕێکخەر و لە 2017ەوە دەست بەکار بوو لە 2017 تاکو 2022 6 ئیڤنتمان ئەنجام داوە و بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵێن ساڵانە 10 بۆ 12 سپیکەرمان هەم ناوخۆی بووە هەمیش ئینتەرناشنەڵ بووە و 1000 بۆ 1500 ئەتەندیس یاخود میواندارمان هەبووە باشە کاک هاوکار ئەکرێم بۆ نمونە ئەوانەی کە سپیکەرن زیاتر بێت یان هەر چۆنەڵ ئەمە ڕێژەیەکی یاساییە ئەبێ هەر لەوەنە زیاتر تێنەپڕ هیچ یاسایەک هەیە تێدێکس نیشتیمان بچێتە چوارچێوەکەی و ناتوانن لە یاساکە دەرچن چۆنە بەڵێ یاسای خۆی هەیە طبعاً تێدێکس 10 بۆ 12 سپیکەرە هەر سپیکەرێک لە 18 دقیقە یاخود کەمتر دەبێت وتارەکەی پێشکەش بکاتن و سپیکەرەکان بەپێی چەند ئامارێکی جیاواز هەڵدەبژێردرێت بە جۆرەی ئەوەی ئەم بیرۆکەیە کە هەیەی سپیکەرەکە is it worth it to spread ینی بە جۆرەی ئەم شتانە بڵاو دەکرێتەوە باشە زۆر چاکە دواتر من پرسیاری سپیکەرەکانەکەم کە لە چ بوارێک بان هەیە قسە بکەم بەڵام باجارێ هێلین پێم بڵێتە و تیشێرتەی بەرێت ئەمڕۆ ئەوانەی کە وەکو خۆبەخش لە ناو هۆڵەکە ئەبن لەم تیشێرتەی توان لەبەرە و ئەوم ئاماژەی چییە لەسەری چی نووسراوە ئەوڕۆ تیمی تێدێکس ئەو تیشێرتیان لەبەرە بێت ئەو نووسینەی کە لەسەرەتی ڕایزاب لەگەڵ لۆگۆی تێدێکس نیشتیمانە ڕایزاب واتە هەستانەوە وەکو شوعاری ئەم ساڵ بەکارەهێنرێت کە بەواتای هەستانەوەی گەنجان و توانا و بیرۆکەکانمانە کە زۆر دەمێکە لەوانەیە زۆر گەنج وایزانی بێکە نیەتی یاخود دای مرکاند بێتەوە بە مانای هەستانەوە دێت زۆر چاکە کاک هاوکار ئەو سپیکەرانی کە دێنە سەر ستەیج و قساکەن پێشتر ئێوە ناوەڕۆکی بابەتەکەیان گوێتان لێ بۆ جارێک بۆ نمونە هەڵسەنگاندنتان بۆ کردو جا دواترە چێتە سەر ستەیج قساکەت یا لەسەر چ بنەمایەک ئەچێ قساکەت لەسەر بنەمای سەرکەوتنی خۆی یا بابەتێکی پێ نەخێر سەرەتا تێدێکس ئێمە هیچ سپیکەرێک نانین کە باسی سەرکەوتنی ژیانی خۆی بە بکە ئێمە سپیکەرێک دێنین کە بیرۆکەیەکی هەبی کە شایانی بڵاوکردنەوە بێتن لە نێو کۆمەلگا بۆ نمونە ئێستا یەکێک لە سپیکەرەکانمان باسی ئاسایشی ئینتەرنێت دەکاتن کاک بەڕێز کاک سەرکەوت شابان بڵێ باسی ئاسایشی ئینتەرنێتەکە ئاسایشی ئینتەرنێت لە ناو سوشل میدیا بۆ ماوەیە لە ناو کۆمەلگادا زۆر ئامارێکی ینی گرینگە کە باز بکرێت لی باش ئێمەش وەکو تێدێک ساڵمان بژاردوو ئینشاڵڵا 1200 ئامادووەکان سوودبەر نەبن سوودمان دەبن لێ هێلین بابزانین باست کردوتە ئەم ساڵ جیاوازەکەی ئەوەیە کە پرۆژەیشی تایە پرۆژەکان چین و دواتر دێمە سەر پرسیارەوەی کە ئەو سپیکەرانە
وتت ناوەکان لە لای من هەیە هەر کامێکیان و لە چ بوارێکا قساکەن. بەڵێ چالاکیەکان ئەم ساڵ گروپێکی میوزیکی ڕاستەک کە لەگەڵمان بەشدارە بن کە هەمووان زۆر بەجۆش و تینێکی زۆر زۆر بەردەوام دەف و بە شێوە هەتەنانەت جلوبەرگەکان لە کاتی ڕۆژانەش کە تەمرینیان ئەکرد ئێمەش خەریکی ئیشکردوین بووین لە هۆڵەکە زۆر زۆر گڕوتینی پێدا بووین و هەروەها چالاکیەکی ترمان ئەبێت گروپێکی هیپۆپە کە ئەوانیش کوردن و چەند چالاکیەکی تریشی لەگەڵا کە سپۆنسەرەکان دابینیان کردووە و لە هەمان کاتە ئەو ساڵ لۆکەڵ براندەکانیشمان هەیە ئەو گەنجە کوردانەی کە بزنسێکی بچووکیان دەست پێ کردووە ئەو ساڵ ئەتوانن بەبێ بە بەرامبەر بێ هیچ پارەیەک لە ناو تێدەکسدا شوێنی خۆیان دابنێن و پیشانی خەڵکی بدەن وەکو پێشانگایەکتان لێک بەڵێ وەکو پێشانگایەک لە بەشی دەرەوەی هۆڵەکە بۆیان دانراوە کە ئەتوانن بەرهەمەکانی خۆیان پیشان بدەن هەمویان براندی گەنجانی کوردن. زۆر باشە پێش ئەوەی کە باسی ناوەکانم بۆ بکەیت و سپیکەرەکان چی ئەڵەن کاک هاوکار ئەو کەسانەی کە بۆ نمونە بەشدار ئەبن دێن و سەردان لەو 1200 کەسێسە بۆ نمونە کەسانێکن ئەمڕۆژ ئاگادار بوون لە ڕێی پرۆگرامەکەی ئێمەوە تەواوی تر سەقفیەوەتان داخرات تەواوی تر خەڵک ناتوانێت ساڵانی تر چۆن خەڵگەتوانێت بەشدار بکەن بە چیا بزانێت گەنجێک حەزەکە بێت و بینەر بێ بەشکم سوودمەند بێت. بەڵێ ئێمە پێشەچی فۆرمی ئەتەندی فۆرمی میوانداری دەکەینەوە لە ناو سۆشڵ میدیایەکانی خۆمان میواندارە بەڕێزەکان ئەتوانن کە فۆرمەکە پڕکەنەوە و فۆرمە شۆرتلیست ئەکرێتن و بە شۆرتلیستەکان ئامادەبوون یانی دەتوانن ئامادە بن. ینی ئێمە زۆر پێمان ناخۆشە ناتوانین ینی هەموو نەفرێک بەشدار بیتن چکە جێیەکەمان مەحدودە بەڵام بە خۆشحاڵیەوە ینی لەبەر لەگەڵ ئێوە هاوبەشی میدیایی ئەتوانن ئێوە برۆدکاستەکەتان لایفە عالم دەتوانێتن بە سوشل میدیا ئەوانە تەماشای بکاتن بەڵش ڕێگەیەکی باشە زۆر چاکە جا هێلین بگەڕەمەوە لای تۆ بۆ ئەوەی کە بزانم ئەو بەشدار بوانە 12 سپیکەرەکە لە چ بوارێک قساکەن پرۆژەکانیان چییە ئەیانێت چی بگێنن چەندیان خانمە چەندیان لە ڕەگەزی نێرە دەربارەی سپیکەرەکانمان ئەو ساڵ 12 سپیکەر بوون بەڵام بەداخۆیەکیان کانسڵ بوو لەبەر چەند هۆکارێک بوو نەتە 11 سپیکەر ئەوڕۆ ڕێژەی هەردوو لایەنتیایە هەم لۆکاڵ هەم ناوخۆ و هەروەها فیمێڵ و مێڵیش ئافرەت و پیاویشمان لەگەڵا لەوانش یەکێکیان کاک سەرکەوت شابانە کە دەربارەی باسی سایبەر سیکیوریتی یاخود ئاسایشی ئینتەرنێتی ئەکات کە هەموو بابەتەکان حەزەکەم ئاماژەی پێ بکەم بابەتی زۆر زۆر بەسوودن بابەتێکن کە لە ئێستادا هەموو گەنجێک ڕۆژ پێویستێتی بەڵێ یەکێک لەوانەی تر پێریخان ئەقراویە کە باسی چۆنێتی گۆڕانی کەش و هەوا و چارەسەرکردنی ئەکات کە بابەتی ژینگەیەکێک لە بابەتی ژینگەیە بەخۆیەوە مەشغوڵ کردو خات و ئاڤیڤانمان لەگەڵا کە ئەو باسی سۆشیال میدیا ئەکات چۆنێتی سۆشیال میدیا و هەروەها چەند کەسێکی تریشمان لەگەڵە لەوانەوەکو خات و سانا مەحموود کە باسی مافی ئاژەڵان ئەکات خات و ڤیار فرسەت سۆفیمان لەگەڵا کە باسی بیرۆکەی گەنجان و تازە پێگەیشتوانەکات و زۆر زۆر سپیکەری تریشمان هەیە کە بابەتەکان کاکە ئەلەند سەیفەدینمان هەیە کە باس لە بانکینگ دیجیتال بانکینگ ئەکات کە ئێستا زۆر زۆر باوە ئەو بابەتە چەند سپیکەرێکی تریشمان هەیە و هەر یەکەیان سێکشنێکی بۆ دانراوە و بە پێی کات باس لە بابەتەکانی خۆیان باشە چەندێک پێش ئەوەی کە تێدێکس دەست پێ بکات ئێوە ئامادەکاریەکانی بۆکەن بە چەند مانگ دەسەکەن بە ئامادەکارەکان و لە ساڵی 2020ش نەکرا بۆ سەرەتا ئێمە 6 مانگ 7 مانگ پێشوەی کە ئیڤنتەکە ئەنجام بدەین دادنیشین بۆی کۆبوونەوەیەکی زۆر زۆر ئەەکەین کە بزانین ئایا ئەمساڵ سەرکەوتو ئەبێ یان سەرکەوتو نابێت و ئەمانەوێ چ بگەینین بە کۆمەلگایەکە و 2020 نەکرا بەڕاستی لە بەرپەتای کۆڕۆنا لە بەرپەتای کۆڕۆنا ئێمە نەمانتوانی ئەنجامی بدەین و ئەوەی 2020مان کردە 2021 تێدەکس نیشتمان 2021 لانچ ئاپ زۆر باش ئەوانی کە ئەیانەوێ بێن و بچنە سەر ستیج ئەمان لە چ ڕێگەیەکەوە بەشدارە بن لەگەڵتانە و مەرجەکان چین بۆ سپیکەرەکە بەڵێ ڕاستی ئەوان خۆیان ئێستا چکە تێدێک زۆر باو بۆ لە کۆمەلگا سپیکەر هەیە خۆی دێتن مەسج ئەنێرێتن ئەڵێتن کاکە چۆن بتوانین ئێمە بەشدار بین و ئەوانە ئێمە تەواان ناوی هەموو نەفرێک وەرەگرین بەڵام وەکو پێتم وت شۆرتلیست ئەکرێتن ئەمە بەپێی چەند پێوەرێکی هەم نێو دەوڵەتی کە ئایدی تێت ئێکسا و هەمیش لۆکەڵی ناوخۆی ئەو بیرۆکەی کە هەیەی شایانی بڵاوکردنەوە یاخود شایانی بڵاوکردنەوە نییە
هێلین خان بوتان چەند کەسێکیشتان هەیە بیانین لە دەرەوە هاتوون ئەوان چیوان پرۆژیان پێ یاخود ئەوان وەکو نمونەیە کە ڕەنگە ساڵانی پێشتر لە لای ئەوان تێدێکسە بێ و تازە لە لای خۆمان هەیە بۆچی ئەوان بەشدارن خۆشبەختانە تێدەکس ئێستا ناوێکە کە تەنها لە کوردستانیش تەنها لە ناو کوردەکان نەماوە بەڵکو گەیاندراوەتە نەتەوەکانی تریش لە ناو کوردستاندا بەڵێ ئەو ساڵ بیانیمان لەگەڵا تەنانەت لە ناو میوانەکانیش ڕێژەیەکی زۆرمان هەیە لە ڕێکخراوەکان لە بەشداربوانی تر خەڵکانی تر کە لەگەڵمان بەشدارە بن ئەو ساڵ بۆیە هەوڵی ئەوەش دراوە کە ئەو وتانەی کە ئەخود ئەو قسانەی کە ئەکرێت هی سپیکەرەکان بە زمانی ئینگلیزیش بێت لەبەر بەشداربوانی هەمومان کە تێبگەین لێ و سوودی بۆ هەمووان هەبێت زۆر باشە من هیچ پرسیارێکم نەماوە ئەگەر ئێوە شتێک هەیە لێرە ئەتانەوە باسی بکەن ئەوە چونکە هەر بە سپۆنسەری میدیای کوردستان 24 ئەوە کامێرە بۆ ئێوەیە و ئەوەی کە ئەتانەوە بیگەنن جا کامتان قسەتان هەیە واللهی ئەمە دەستخۆشی لە کوردستان 24 دەکەین کە بووتە هاوبەشی ئەم ساڵی وەکوتم تێدەکس نیشتمان و ئێمە زۆر دڵخۆشین کە ئەوڕۆ ئەتوانین ینی سوودێکی زۆر بە کۆمەلگا بگەینین و ئیشاڵڵە هەمومان سەرکەوتووە بین زۆر باشە هێلین خانتەوە زۆر سپاسی کوردستان 24کەین کە پاڵپشتێکی زۆری ئێمە بووە هەتا ئێستش هەر لەگەڵمانە و هیوادارین هەر بەردەوامیش بین پێکەوە تاکە شتێک کە من حەزەکەم لێرەوە بە ئامادەبوانی ئەو ڕۆی بڵێم کە تکایە لە کاتی هاتن بۆ هۆڵەکە پێش سەعاتی دە لەوێ بن چونکە کەسانێکی زۆر ئەیانەوێ بێن با نەبێتە قەرە باڵخی و لەگەڵ هاتنیشیاندا تکتەکەیان کارتی ڤاکسین و ئایدیەکیان پێبێت ناسنامەیەک واتە ئەمە ویسمان لەگەڵ دانیشتەکە لەگەڵ ئێوە کۆتای بەڵام ئەگەر وا بێت من پرسیاری ترم بۆ دێتە پێشەوە ئەویش ئەوەیەکە چەند کاتژمێر بەردەوامە بە ئایا هەر تەنیا لە یەک ڕۆژ تێدەکس بەڕێوە ئەچێت و مەرجەکانی جگە لە ڤاکسین چییە؟ یعنی ئەمە من نەمزانی بوو کە ئەبێت کەسەکان ڤاکسین تێدەکسی ئەم ساڵ یەک ڕۆژە لە سەعاتی دەی بەیانیەوە هەتاوەکو 4:30 ئێوارە بەردەوامە بێت بۆ مەرجەکانیش پێشتر فۆرم دانرابوو تکت بۆ ئەو کەسانە کرابوو کە ئەیانەوێ بەشدار ببن تەنها مەرجەکانی ئەوەیە کە ئەبێ ئەو کەسێک کە دێت ڤاکسینی لێدرابێت لە بەڕێنمایە تەندروستیەکان ڤاکسینی کردبێت و هەروەها ئایدیەک و تکتەکەی پێبێت زۆر باشە پرسیارەکان هەر بەردەوامە بێت ببوورە وەکو کەسایەتی سیاسی و کەسایەتیە گرنگەکان کێ بەشدارە بێت کەس بەشدارە بێت بەڵێ وەڵاهی ڕاستی کۆنفرمێشنی هیچمان بۆ نەهاتۆتەوە بەڵام خۆشحاڵ دەبین ئەگەر هەرچێ بەشدار بێتن ئێمە میوانداریەکانی سەرسەری خۆمان دانین و دڵمان پێخۆشە بێ بەڕاستی سەر و چاتان خۆش بێت جا ئیتر منتر پرسیارەکەم نەما هەر ئەوەندە نەبێت کە بڵێم هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم بەو هیوایی کە ئەوانەی کە سپیکەرەکان کە دێن هەر پرۆژەیەکیان هەیە دواتر کاری لەسەر بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە وەکو ساڵانی ترکە کارەکەتان ئەنجامداوە بە جوانی چۆتە ڕێوە ئەوە ئەمڕۆژ بە هەماشەوە زۆر سپاسی هەردووکتانەکەم هاوکار سالار نانەکەلی سوپەرڤایزەر و مانیجمنت لە تێدەکس نیشتمان و هەروەها هێلین محەممەد خۆبەخش لە بەشی بەڕێوەبەری پرۆگرامی تێدەکس نیشتمان. باسی جوانیەکانی پارێزگایەکەکەین کە لە چاردەروبەری شوێنی سەیرانگای لەیە ویش لە سلێمانی ناوچەی قەرەداغتان بۆ باسەکەم کە یەکێکە لە ناوچە دڵڕفێنەکانی پارێزگای سلێمانی کە بەهۆی جوانی و دڵگیری سروشتەکەی لە نەورۆز و بەهار هەزاران گەشتیار ڕووی تێئەکەن لە کاتی سەیرانکردنی گەشتیارانیش چەندین نەریت و یاری کوردەواری ئەنجام بدرێن لەوانە لێنانی خواردن بەدار و هەروەها ئەسپسواری و هەروەها کۆلارە هەڵبان. ئەمڕۆ لە ناو هاوینە هەواری قەرەداغ باسی ئەو نەریتانە ئەکەین کە کوردان کاتێنە ناو سەیران جێبەجێ دەکەن. لێنانی خواردن بەدار یەکێکە لە نەریتەکانی کاتی سەیرانکردن لە ناو کورداندا وەک لە مێژاوتراوە ئەو نانەی بەدار لێدەدرێت تامۆبۆنێکی جیاوازی هەیە و دەمانگەڕێنێتەوە بۆ ژیانی لادێ. تا چەند ئێوە حەزەکەن کێن بۆ سەیران خواردن بەدار لێنێن؟ وەڵا خواردن بەدار خۆشترە تا ئەوەی بە غازیان بەشتی تر بەس بەدار خۆشتە بە تایبەتی لە دەشت لە سەیران. ئەمە لە سەد کوردەوارە چونکە یاپرا خەر شتێکی کوردەواریە بەداری لێنی هەر کوردەوایتر لە دەشیشە ترەوە بەڕاستی تاموتێژێکی خۆی هەیە و تاموتێژێکی خۆشی هەیە بەڕاستی.
دیکە لە دیمەنە جوانەکانی ناو سەیرانگاکان گەڕانەوەیە بۆ ئەنجامدانی هەندێک یاری کوردانە لە نێو منداڵاندا. ئەم یاریانە لە ناو شارەکان کەمتر ئەنجام دەدرێت، زۆربەی منداڵانیش لێی بێئاگان. کچەکان یاری هۆڕێوی و زریزە زریزیانەکە بزانین کوڕەکان یاری چیان کردووە. ئێوە یاری چیتان کرد؟ تۆپێن و چیتر؟ کۆلارە مەناڵ. ئەو یاریانە خۆشەکە لە سەیرانێکن یانەوەی کە لە ماڵەوە بە ئایپاد و مۆبایلێکن؟ وەڵارکی خۆش. هەردێکی خۆشە؟ باڵێ. چەند خێزانێک لە گەرمیانەوە سەردانی هاوینە هەواری قەرەداخیان کردووە. نەریتەکانی سەیرانکردن لای ئەمان جیاوازە. دەستوری گەرمانی زۆربەی وایە پیا بەجیادان شوشنج بەجیادانشێت. ئیشەکانتان چۆن دابەش کردووە؟ ئیشەکانمان وەڵا هەر احتیاجی زۆر ئاساییە. چ ئیشێک لە سەیرانە ژنانێکن و کامەش پیاوانێکە؟ وەڵای لایەم هەموو ژنانێکن. هەموو ژنانێکە. بەس قاوەگە و چایەک ئایدێمەیە. ئەم قاوە دەستورە لامان گەرمانی هەمووی قاوە خۆرە و ئاڵاتر چایە لێنێن و لەگەڵ خزمان دۆستانە و یاپراغە تێریەیەکە هینە تێریێت قیمە ئەتێریێتەیە تێر لێ دەشتێت خۆی ئاچێشتە ناتەبان لێی ئێرەوەم لەونە زیاتر ئیشەکان ئێوە ئەیکەن وەک لە پیاوان؟ زیاتر ئێمە ئەیکەن ژی ژنانە. بۆچی دابەشتان نەکردووە؟ وەڵا جاربەر من هەن هێجار ئەتێ مەگەر پیاوەن لە ماڵە بێت یارمەتی مەدات. ئەو نەریتانەی لە ناو گەشت و سەیرانی کورداندا هەیە نمایشی ئەسپ سواری و کۆلارە هەڵدان و هەڵپەڕکەیە کە زۆرینەی هاوڵاتیان لە گەشتەکاندا کاتەکانیان پێوە بەسەر دەبن. داریا کەمال کوردستان 24 ناوچەی قەرەداغ. ئیدی بەهارە و شوێنی سەیرانگاکان و ئەو شار و شارچکانەی کە جارجارە ئەتوانین بڵێین لەم بەهارەیە خەریکیەوە بن کە فستیڤاڵ ڕێگەخەن و نمایشەکەنوانە جا لە کوردستان زۆر ئەوانە باون لە بەهاران زیاتر باوتریش ئەبێت. نمایشی ئەسپسواری لە گوندی سەراوی ناوچەی نەوڕۆڵی پارێزگای هەڵەبجە بەڕێوەچووە. ئەمیش یەکێکە لەوانەی کە باسیەکەن کە لە بەهارانە زۆر جۆر لەو نمایشانە ئەنجامدرێت. ئەم نمایشە بە تەمەن و هەروەها گەنجی ناوچەکە تایە بەشدار بوونە کە ئەسپسواریان کردووە. حەز و خولای خەڵکی ناوچەکە وای کردووە کە ساڵانە چەندین جار نمایشی ئەسپسواری بکرێت و لە نێو نمایشەکانیشا چالاکی جۆرا و جۆری کوردەواری دیکە ئەنجام بدرێت. تەمەنی سەر و 50 ساڵ دەبێت، بەڵام بە هەمان گڕوتینی گەنجی ئەسپ سواری دەکات. کامەران لە منداڵیەوە ئەسپ سوارە، سوارچاکێکی باشە. لەم نمایشە بەشدارە تا ئەسپ سواریش نیشانی گەنجەکان بدات. ئێمە ئێمڕۆ هاتوونێتە ئێرە جەماعەتی ئەسپ سوارین. ئەمە منتیقەی نۆرۆڵیە دێی سەراو هاتوون پیاوە بەڕێزانەمان داوەت کردووە هاتوون لێرە ئەسپ سواریەکەین و جەماعەتی گەنجی تایە و جەماعەتی پیری تایە و بۆ خۆشی و بۆ زۆقی خۆمان هاتوونێتە ئێرە و ڕمبازیەکەکەین و بە خۆشی ئەم جەماعەت. ئێستا ئەوانەی کە کاتی خۆی ئەسپ سوار بوون ئێستاش نەوەکانیان هەر حەزیان لێ وەکو حەزێک لە ناو عایلەکەیان نەماوەتەوە بۆ ئەسپ سواری. ئەگەر ئەسپ سواریش نەبن سواریش ئەسپیشیان نەبێ بەزەرەکو حەز یەن بۆ سێری. شوان لە سلێمانیەوە هاتووە، چێژ لە تەماشاکردنی ئەسپ سواری دەبینێ و دەشێوێت لە باوکیەوە هەندێک زانیاری لەسەر ئەسپ سواری وەربگرێت. ئەمڕۆ سوارچاکی یەکێک لە ئەسپەکان بکات. وەڵام من لە سلێمانیەوە هاتووم، باوکم زۆر حەزی بێ، زۆر حەزی بە ئەسپ سواریە، ئەسپەکەشی زۆر خۆشە. تر بەڕاستی منیش بەخۆشیەوە کاتێک ئەوان کۆوە بنەوە ئێمەش پێمان خۆشە بین بۆ ئێرە و سەیریان کەین و هەم تەجروبەش بکەین بزانین چۆنە یانی. ئەوانەی بانگێشتکراون ئارەزومەندانی ئەسپ سوارین. هیچ پێوەرێک بۆ بەشداریکردن دانەنراوە. زۆرینەی بەشداربووەکان چینی گەنجانن. ئەم
مناسبەتانە زۆر گرنگە بەلای ئێمەوە بۆ ئەوەی کە ئەم گەنجانەی ئەم سەردەمە مێژوو کەلتوری نەتەوەی خۆیان ببینەوە و تێبگەنەوەی کە لەڕابردووە باو باپیرامان بەچی شێوازێک ژیاون و بەچی شێوازێک چێژیان لە خۆشەکانی خۆیان بینیوە و لەلایەکی پێشەوە هەست دەکەین زیاتر لەبەر ئەوەی کە ئەم کەلتورە ئەم مناسبەتانە لە ناو دەروون و خوێنی میلەتەکەیە دروست بووە بۆیە گەنجەکانی ئەم سەردەمەش زۆر بە دڵکراوەی و بە خۆشحاڵیەوە بەرەو پیری ئەم مناسبەتانەیەن و چێژی لێ ئەبینن. گوندی سەراوی نەورۆڵیە ئەم نمایشی ئەسپ سواری لێسازدراوە. ئەگەرچی جێگاکە تایبەت نییە بە نمایشەکە بەڵام حەز و خولیای خەڵکی ناوچەکە وای کردووە ساڵانە چەندین جار ئەم نمایشە ئەنجام بدەن و لە نێو نمایشەکەشدا چالاکی جۆرا و جۆری کوردەواری دیکە ئەنجام دەدرێت. ئەڤیناتە کوردستان 24 گوندی سەراوی ناوچەی نەورۆڵی. بەهار خۆی بۆ خۆی هێمای نوێبوونەوەی گۆی زەویە جا لە هەر شوێنێکی ئەم گۆی زەویە هەر نەتەوە و هەر خەڵکێکی دیکە بە شێوازێک خۆشی خۆیان دەرەبڕن بۆ نوێبوونەوەی زەوی. جا لە بناری چای مەقلوب لە دەشتی نینەوە ساڵانە لە وەرزی بەهار و هەروەها جەژنی نەورۆز خەڵکێکی زۆر بۆ سەیرانکردن ڕووی تێەکەن. نەبوونی خزمەتگوزاریش لە سەیرانگاکە هاوڵاتیانی نیگەران کردووە و داوا لە بەرپرسانی گەشت و گوزاری پارێزگاینینەوە ئەکەن کە گرنگی زیاتر بە سەیرانگاکان بدەن. لەوی وەرزێ بوهارێدا و تایبەتی لە ڕۆژانێن جەژن و هەلکەفتاندا لمەها ئادارێ بە هەزاران خەڵک سەردانەوی جیهیدکان ji بۆ بۆراندنا دەمێن خۆش لێ خزمەت گوزاری لێت کێ من لێرە جێکی خۆشە لازمە ینی خزمەت گوزاری هەبیت لێرە بۆ سەحیات هەبێت عالم توالێتە چتانە چاکات ڕێوبان هەمی دروستکە بۆ عالم جێک خۆشە سیاحیە چەند تقریبان 30 گوند لەسەر ئەی جێگەیە و یعنی خۆشە بۆ خۆشی خۆشە بەڕاستی. دەڤەرە دەشتا نینەوە بنارێ چای مەقلوب لە ئالیە باکوورێ ڕۆژ هەلاتێوی چایی چەند جهێن سەیرانان نێوخۆش لێ هەنا لە دەمی وەرزێ بوهارێدا خەڵکێک گوندێن دەور و بەر و جهێندی قەستا ناوا سروشتی دکەن لێ نەبوونا ڕێک و بانێن باش و جهێن تایبەت و پرۆژێن ئاو و ئاڤاهیان بوونە ئەگەر کارتێ گەشتیاری لێ گەشە نەبا. معلم چۆن ئێرە خاوین کەوتە باشە ئەمە بچینێک کە تێدەچینی و وەنی ئەلاگەمە هینا زۆری ناتمان قرادی خۆ دەکە ناوی زبلەکەی و لەگەڵ خۆ دەبنەوە پشت کورسیە. جێکە منتەقەی زۆر کریاگەوەیە منتەقای بەس چمان سەحیمان گەرەکە وەکی دێژی بچگە ڕێوبانەکە نەخۆش هەمی خراپە لە زەمان خۆی ترێلە بێرە داهاتوو دەچووی شارعێ چاکری هەمی تێک چووە عالم منتەقەش عشایر سەبعەت تقریبا گەبیژم هەمی بەرخۆداگە ئێرە ئەی منتەقەی کەلەکچی و ما کەلەکچی و هەمی وا لێرەنانە. ئێرە سنوورێک بەرفرەها زێدەتری سی گوند لێ هەنا دگەل ناحیا باشیک و قەزایم بەردەڕەش و شێخان و ناحیا زێلکانژی بخۆڤەتگرا بدیتنا سەیرانیان گرنگیدانە بڤیجهی دێزێدەتەر سەرنجا گەشتیارە و سەیرانیان ڕاکێشە. دەرمان بە عەدلی کوردستان 24 دەشتا نینەوە. بابەتەکە هی ئەوەیە کە ئێستا باسی لێوە بکەین نەورۆز خۆی بۆ خۆی جەژنە و شادیە و خۆشیە بەڵام بۆ کورد هەمیشە لە هەموو شوێنێکە نەهامەتی بە دوای خۆیان هێناوە ئەگەر هەر بابەتێکی خۆشیش هەبێت چونکە هەمیشە بێ کورد بەو شێوەیە چاوی لێ بکرێت کە ژێردەستە بووە بەڵام سپاس بۆ خوا کە لە باشووری کوردستان دەبینین کە جەژنی نەورۆز زۆر بە ئازادی ئەنجامەدرێت و بەڕێوە ئەچێت و خەڵکانی دیکە لە بەشەکانی دیکەی کوردستانیشەوە دێن بۆ باشووری کوردستان و لێرە ئەو جەژنانەتەوەیە دەکەنەوە بەڵام تاوەکو ئێستا نزیکەی 30 کەس لەو کەسانی کە بەشداریان لە ڕێڕسمەکانی نەورۆز لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە دەست بەسەرکراون 21 کەسیان لە شاری سنا دەست بەسەرکراوە هەروەها هەڕەشەش لەو چالاکوانە مەدەنیانە و گۆرانی بێژە ملیەکانەکەن کە نابێ بەبێ مۆڵەت هیچ ڕێڕسمێکی دیکەی پەیوەندیدار بە نەورۆز بەڕێوە ببن. ئەگەرچی ڕێوڕسمەکانی نەورۆزی ئەم ساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە گڕوتینێکی زۆرەوە بەڕێوەچوو بەڵام بۆ هاوڵاتیان بەبێ تێچووش نەبوو.
پێش بەڕێوەچوون و دوای بەڕێوەچوونی ڕێوەڕسمەکان ژمارە یەک هاوڵاتی دەست بەسەرکران لە هەندێک شوێن و بەتایبەت لە سنە، شنۆ، پیرانشار و مەریوان ڕێگە نەدرا خەڵک وەکو جاران ئاگری نەورۆز بکەنەوە. باڵپەڕی هەنگاو بۆ پرسەکانی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاشکرای کردووە تاکو ئێستا ناسنامەی نزیکەی 30 کەسیان لایەکە لەو 4 ڕۆژەی نەورۆزدا دەست بەسەر کراون. زۆربەی دەست بەسەرکراوانیش هیشاری سنەن. بەپێی ئامارەکانی ئەو ماڵپەڕە 21 کەس لە سنە، 3 کەس لە سەڵماس، 3 کەس لە پیرانشار و کەسێکیش لە مەریوان دەست بەسەرکراون. لە نێو دەست بەسەرکراوان کەسێکی تەمەن 70 ساڵی و مێر منداڵێکی 14 ساڵیش هەبووە کە دواتر ئازاد کراون. هاوکات هەڕەشە لە گۆرانی بێژە دیارەکانیش کراوە نابێ بەشداری لەو ڕێوەڕسمانەدا بکەن کە بە شێوەی خۆڕسک لەلایەن خەڵکەوە ڕێک دەخرێن. عادڵ نادری یەکێک لە گۆرانی بێژە دیارەکانی شاری سنە بۆ ماوەیەک دەست بەسەرکراوە و دوای ئەوەی پێی وتراوە نابێت لە ڕێوەڕسمەکاندا گۆرانی بڵێت ئازاد کراوە. ئەمساڵ پێشوەختە لایەنە حکومیەکان داوایان لە خەڵک کرد بوو تەنیا دەتوانن بەشداری لەو ڕێوەڕسمانەی نەورۆز بکەن کە لەلایەن لایەنە فەرمیەکان بەڕێوە دەچن. بەشێکی زۆریان لە نێو هۆڵە داخراوەکاندا بووە. بەڵام هاوڵاتیان لە زۆربەی گوند و شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەی خۆڕسک ئاگری نەورۆزیان کردەوە و ڕێوڕسمی نەورۆزیان بە گڕوتین و بەشداریەکی زۆری خەڵکەوە بەڕێوە برد. بەڵێستەم و چەسانەوەکردن یاخۆ چەسانەوەی هەر گەلێک هەر خەڵکێک و خەڵکی هەر وڵاتێک و هەر شوێنێک کە ئەمە لە جیهانە بوونی هەیە و دەیبینین کە ڕۆژانە لەلایەن وڵاتێکە وڵاتێکی تر ئەچەوسێنرێتەوە لەلایەن گەلێکەوە گەلێکی تر ئەچەوسێنرێتەوە جیا لەم بابەتانە بابەتی نەورۆز و ئەوانی هێستا باسمان کرد باسی شەڕی ئۆکرانیا شەکەین کە لەگەڵەوەی شەڕ لە ئۆکرانیا بەردەوامە ڕێکخراوەکانیش لە هاوکاری کردنی ئاوارە پەنابەرەکان هەر بەردەوامن. زۆرێک لە وڵاتان هاوکاری پەنابەرانی ئۆکرانیا ئەکەن بۆ دابینکردنی هەموو پێداویستیەکان و تا دێتیش ژمارەی ئاوارەکان هەر ڕوو لە زیابوونەکات پەنابەرەکان زیاترە بن و لە شاری لیڤیڤی ڕۆژاوای ئۆکرانیاش کە نزیکە لە سنووری پۆڵەندا هاوکاریکردن هەر بەردەوامە. پێکەوە راپۆرتێک دەربارەی هاوکاریەکان بۆ ئاوارە و پەنابەرانی ئۆکرانی دەبینی. ئێرە خیمەی یارمەتیدانی پۆڵەندایە بۆ ئاوارەکانی ئۆکراینە لە شاری لڤیڤ. هەموو پێداویستیەکی ڕۆژانە لە نان، خواردن، کەرەستەی منداڵان و ژنان لە ناویاندا ئامادەیە. سەرۆکی دەستگای یارمەتیەکانی پۆڵەندا لە لڤیڤە و ئاماژە بە پشتیوانی حکوومەت و خەڵک بۆ شارەکە دەکات. لە بەردەم وێزگەی شەمەندەفەری لڤیڤین ئێمە لێژنەیەکی خۆبەخشمان ئامادە کردو بۆ هاوکاری پەنابەران لە ڕووی مرۆییەوە. هەموو ئەو کەسانە دەنێرینە دەرەوە کە دەیانەوێت بڕۆن و لە ئۆکرانە نەمێننەوە. لە بواری دەرونیشەوە بنکەی تایبەتمان لە سەرانسەری شار هەیە بۆ یارمەتی ئەو کەسانەی پێویستیانە. ئێمە سنتەرێکی زانەریشمان دامەزراندووە ناوی هەموو ئەو کەسانە دەنووسێت کە هەر یەکیان بۆ کوێ بڕۆن و پێویستیان بە چییە. ئەو کەسانێک کە دێن پێویستیان بە هەرچێک بێت بۆیان دابین دەکەین. ئەم خەیمانەش هەر یەکەیان هی دەستگایەک و کۆمەڵێک خەڵکی خێرخوازن کە لە بواری تەندروستیەوە خزمەت بە ئاوارەکان دەکەن. ئێمە لە خاچی سووری پۆڵەندی کار دەکەین. من لە سەرەتای مانگی مارتەوە هاتوومەتە شاری لڤیڤ. ڕۆژانە پێداویستەکانی خەڵک دابین دەکەین و دابەشی دەکەین بەسەریاندا. ئێمە ئەم سنتەرانەمان کردوێتەوە بۆ ئاوارانەی لەو شارانەوە هاتوون کە شەڕیان تێدایە. لە 24 مانگی شوباتەوە ئەو کارەمان دەست پێ کردووە. لێرە هاوکاری ئەو کەسان دەکەین کە خۆیان ئامادە بکەن بۆەوەی لە ڕێگەی پۆڵەندا و بچنە دەرەوە بۆەوەی لە شوێنێکی ئارام بژین. ئەو کەسانەشی کە هیچ شوێنێکیان نییە بۆمانەوە ئێمە شوێنیان بۆ دابین دەکەین. قەرەباڵغیەکی زۆر لە ناو ئەم کەمپی یارمەتیەدا هەیە. ڕۆژانە زیاتر لە 120,000 پەنابەر لێرەدا دابەش دەکرێن بۆ شارەکانی دیکە و سنوورەکانی پۆڵەندا. ئەم پاسە پەنابەری تێدایە بەرەو سنووری مێدیکا بەڕێ دەکەوێت. خەڵکی خەرکێڤم کاری من ڕزگارکردنی ژند و منداڵە. ئێمە ئەو کەسانە ڕزگار دەکەین کە لە ژێر ماڵە ڕووخاوەکانی ژێر تۆبارانی رووسیا
دووەم شاری گەورەی ئۆکرانیا جێدەهێڵن دایک و منداڵ و داپیرە و باپیرە ڕزگار دەکەین دایان بینە پۆڵندا زۆرێک لەوانە ماوەی 2 هەفتەیە لە ژێر زەمیندا ماونەتەوە لە شارەکەی ئێمە تا سنووری رووسیا 25 کیلۆمەترە ئۆکرانیەکان لە نێو شارەکە سنووری شارەکەەوە بەرگری دەکەن لە کاتژمێر پێنجی بەیانیەوە موشکباران دەستی پێکرد هەموو ئەسانسۆرەکانیشمان لە کار کەوتون 4 ڕۆژ ئاگر نەدەکوژایەوە خەڵک دەیانویست بە هەر ڕێگەیەک بێت دەربچن И вот его бомбить начали ровно в 5:00. ئەوان بەڕێ دەکەون بەڵام نازانن چیان بەسەر دێت و چدا هاتوویەک چاوەڕێیان دەکات تا شەڕ بەردەوام بێت کۆچیش بەردەوامە و نەهامەتی و سەختی ژیانی ڕۆژانەیان و کاولکاریەکان زیاتر دەبن. ئەوان لە ناو خاکی خۆیان ئاوارە بوون بەڵام ناومێت نین هیواخوازن کە لە داهاتوویەکی نزیکدا بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان ئەوان داهاتوویەکی گەشت بۆ مناڵەکانیان بە ئارەزوو دەخوازن. ئاوارە هەورامی کوردستان 24 لڤیڤ. کەمێکیش باس لە هونەری سینەما بکەین کە دووەمین فستیڤاڵی فیلمی کوردی لە ئیستانبول بە نیشاندانی فیلمێکی کوردانی ئSD کە لە ساڵی 1933 لە گوندێکی کوردی لە ئەرمەنستان دیمەنی گیراوە دەستی پێکرد. لە فستیڤاڵەکە 28 فیلمی جۆراوجۆری کوردی نمایش کراون ژمارەیەکی زۆریش لە سینەماکار و دەرهێنەرانی هەر 4 پارچەی کوردستان بەشداریان کرد. دویەمین فستیڤاڵە فیلمێن کوردی یا ستانبولێ بە بەشداری و عەلاقەیەکە مەزن دەست پێ کرد. ئامادەکار و gelek beşdarên festîvalê ji ber ku dema ahenga Newrozê li Diyarbekirê loxekirina cilên Kurdî ji hêla polîsiyên Tirkiye ve hatibû qedexe kirin, di merasîma festîvalê de bi loxekirina cil û bergên Kurdî berteka xwe nîşanî wê qedexeyê dan. Endama Komîteya Festîvalê Xezal Gultekin dazanîn ji ber ku pergala heyê li Tirkiye rêgirî li ser çand û sînemaya Kurdî dike, loma ew bixwe wek ketkarên Kurdî festîvalên wiha didin sazkirin. Careyek yemîn me festîvalek çêkir bû û li wê festîvalê de tiştek pir girîng me feq kir. Gelê me dixwaze çîrokê xwe êdî salonê xwe de temaşe bike û bi awakî em bêjin giştî dixwazin nîqaş bike ser lê û bibîne nav festîvala de. Di yekem roja festîvalê de fîlma Kurdên Êzîdî ku li gundekî Kurdan li Ermenistanê hatiye kişandin û behsa dijayetiya şêx û axayan li ser perwerdehî û qala jiyana bi zehmeta jinan û giringiya xandinê dike hate nîşandan. Di festîvalê de ji Rojava, Bakur, Rojhilat û Başûrê Kurdistanê gelek sînemakar, derhêner û lîstikvan hatin bahev. Fîlma min jî ji xwe li vir e navbera wan 4 fîlma da ye bi navê Şwên Penze li vir tê pîşandan sînema em bêjin wekî çandekî ku yanî hêzê wê ji gotin û ji nivîsandinê zêdetir e rastî ji ber ku tê dîtin tiştek ku tê dîtin hêzê wî zêdetir ji nivîsandin û gotin e ya an bihîstin e. طبعا ام فستیوالا کە ساڵانە گەبەڕێەوە بچێ بێتە هۆی کۆبوونەوەی فیلمە کوردیەکان ئاشنابوونی دانیشتوانی ئیستانبول و دانیشتوانی وڵاتی تورکیا بە فیلمی کوردی کۆکردنەوەی فیلمی هەر 4 پارچەکە واتە بانگێشکردنی خەڵک لە هەر 4 پارچەکە بۆ ئیستانبول جموجۆڵێک و یەکترناسینێک و ئاڵوگۆڵی کولتوری دروستە بێ. Hevserok û gelek rêveberên HDP jî beşdarî festîvalê bûn û balkişandin ser giringiya Festîvala Filmên Kurdî bo çand û zimanê Kurdan. Kürt Film Festivali'nin özellikle bu dönem Festivali Filmi Kurdî be taybet de serdemekî wiha de kevşarekî zor li ser Kurdekan heye gelek giringa wa pêwîst hebe. Li festîvaleke de li rêgê nîşandanî filmekan ve mêjû û keltûrî Kurd de bînîn. Zor dilxweşîn karî Kurdekan zor benirxa. Li rêgê em festîvala wa mêjûyî Kurd nîşan de dirêd. Min bo xwe spasî hemû ew kesan e dikim ke beşdarin lem festîvala de. Önemli yerler kaplıyor dolayısıyla. Kürt kültürüne yönelik
yönelik başkalarının kültürünü... Li hember zêdebûna polîtîkayên lawazkirina çand û zimanê Kurdan li darxistina festîvalên wiha gelekî bi qîmetin û em giringî pê didin. Çanda Kurdî bi berxwedanê dê bi pêş bikeve. Gelek sînemakarên ciwan hene ku li ser çand, dîrok û jiyana Kurdan xebat dikin û biriya sînemayê serpêhatiyên Kurdan nadin ji bîrkirin. Wate bîra Kurdan zindî dihêlin. Kendini geliştirecektir sinema. Festîvala ku ji hêla kolektifa sînemayê ya navenda çand a Mezopotamyayê ve tê li darxistin, heta 29 Adarê bi nîşandana 28 fîlman ku têda metraj dirêj, kurtefîlm û belgefîlm hene, wê berdewam bike. Ercan Dağ, Kurdistan 24, İstanbul. هەر لە تورکیا دەبێنمەوە بەڵام ئەم جاریان لە ئەنقەرە بابەتێک ئامادەیە کە ساڵانە لە ئەنقەرە پایتەختی تورکیا پێشەنگای تایبەت بە خواردن و بەرهەمە خۆماڵیەکان ئەکرێتەوە. ئەم ساڵیش تایبەت کراوە بە شاری هاتای کە یەکێکە لەو شارانەی کە زۆر جۆر خۆراکی جیاوازی هەیە، جۆرەکانی خواردن، هەروەها بەهارات، جگەلەوە ئەو خواردنانش کە سپیایی بۆ بەیانیان دەخورێت لە شاری هاتای زۆر بەرهەمەهێنرێت و نمایش کراوە لە ئەنقەرە. پێشانگای خواردن کە تایبەتە بە شاری هاتای لە ئەنقەرەی پایتەخت کرایەوە. هەموو جۆرەکانی خواردنی تایبەت بە شاری هاتای تێدا نمایشکرا. کەبابی کاغەزی یەکێکە لە خواردنە بەتامەکانی شاری هاتای و ناوبانگێکی باشی هەیە. وەک وەستاکەی دەڵێ تەنیا لە هاتای دەتوانی ئەم کەبابە بەتامە بخۆی. Bunun meşhur olmasının sebebi kağıt kebabında. Sedema bi navdengbûna wê kebabê ziravî û nazikatiya wê ye. Em vê kebabê bi sîkarê çêdikin. Paşê qîme bîna xwe dide. Piştî bîhvedanê em didanên li ser kaxêza rûmpê ve çesp dikin, qasî kaxêzê zirav dikin. Tenê li Hatayê heye, li ciyeke din tu nikarî vê kebabê çêkî. لە پێشانگەکەدا گرنگێکی زۆر بە خواردنی تایبەت بە شاری هاتای درراوە. بەشێکی ئەم خواردنانە بەدەستی خاتوونە بەشداربووەکان دروست دەکرێت و پێشکەش بە سەردانی کەرانی دەکەن تا تامە جیاوازەکان تاقیب بکەنەوە و بەرهەمە خۆماڵیەکانی خۆیان بفرۆشن. En başta içli köftelerimiz zaten en meşhurumuz. Kifteya me ya bi navê îçlî köfte gelek navdenge. Bi savarek zirav tê çêkirin. Di nav de jî piyaz û goşt heye. Li bajarê Entabê gîzan jî dikin di nav de. Lê belê em ne û em dirêjtir çêdikin. Yîpraxên xwe jî em bi tirşa hinaran çêdikin. Biharatên devera me taybetin. Bi hevîrê em curenanek bi navê mayalı çêdikin. Qîme, ispanak û penîr di nav wan de heye. Bîberên me hene, penîrê lorik heye. Tiştên lê re ku hûn dibînin, hemû ji baxçeya me derketine. Tiştên tebiî ne. Hingivînê me jî tebiî ye. Ji lo me hemû tişt xweş e. یەکێک لە بەشداربوانی پێشانگاکە هەموو جۆرەکانی سابوونی دەستکردی نمایش دەکرد لە هەمویان گرنگتر و گرانتر سابوونی کەر بوو. بە وتەی خۆی لە شیری کەر دروستی دەکەن بۆ چارەسەری نەخۆشیەکانی پێستیش بەکاری دێنن و خواستێکی زۆریشی لەسەرە. Özellikle mesela ben şu sabundan bahsedebilirim. Sabûnên me hemû gelek taybetin. Ev sabûn, sabûna şîrê kerê ye. Bi şîrê kevin yê kerê tê çêkirin. Di nav de rûnên nêrgîz, zeytûn û lavantayê jî hene. Sabûnên me rûyê mirov teze dikin. Nahêlin kirûşk bikevne postê mirov. Bo zirpikan gelek başin. Her wiha şeqên mirov jî tejî dikin. Krema me ya şîrê kerê jî heye. Ev krema ji bo kirûşkan gelek baş e. Kirûşkê mirov rast dike. Postê mirov nerm diket. Hiç tiştekî şîmyayî têde tunene. Bi temamî giyan e û şîrê kevin yê kerê ye. پێشانگاکە تا 29 مانگا لە ئەنقەرەی پایتەخت بەڕێوە دەچێت. پێشانگای خواردن ساڵانە لە ئەنقەرە و ئەستەمبول دەکرێتەوە بە مەبەستی زیاتر ئاشنابوونی هاوڵاتیان بە دابوو نەریتەکان و بە تایبەتیش ئاشنابوون بە خواردنی شارە جیاجیەکانی تورکیا. ئەفسانە محەممەدی، کوردستان 24 ئەنکەرە. من کە ئارەزوم بۆ خواردن جوڵا جاوانەی کە ئێسانانی بەیانیان نەخواردووە بەرچاییەکی تەندروست بخۆن و هەستن بە دیار ئیش و کارەکانتانە بۆ هیواییکە سەرەتای هەفتێکی جوانتان هەبێت من بەخواتان ئەسپێرم ماڵتانەوە و خاتان لەگەڵ.